بەڵازان و خۆشەویستەمە لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا وەک لە پێشەکی بەرنامەکەش ئاماژەمان پێکرد باز لە گرنگترین ڕێکارەکانی ئەنجامدانی فەریزەی حەجی ساڵی داهاتوو دەکەین ئینشاءڵڵا بزانین ڕێکارەکان چۆنیە ڕێسا و یاساکان بۆ حەجی ئەمساڵ چۆنە وەک ئاماژەشمان پێکرد باز لە هۆکاری بەرزبوونی نرخەکان دەکەین ڕێ و شوێنی مەکانی حاجیان بۆ ئەمساڵ چۆنیە بێت ئاسانکاریەکان چین گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک حاجی ئامانج پارێزانی خاوەنی کۆمپانیا حەج و عومرە کاک حاجیان زۆر بەخێر بێ کاک حاجی ساڵ لە دوای ساڵ فەریزەی حەج ئاسانترە بێ ڕێکارەکانی ئاسانترە بێ یانەوە تا تونترە بێت و یانەوە تا بە تایبەتی تر بۆ وەزعی ئێستا نرخەکان بەرزتر ئەبنەوەمانە بۆچی ئەگەڕێتەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوا درود و سەلام سەرجیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و کارمەندانی کەناڵی پەیام و هەموو بینەران و بیسەرانەکەین لە ڕاستیە ساڵانە لە سعودیە لەوێ نەک هەر مەسەلەن مەناسکی حەج تەنانەت لە عومرەیشە ساڵ بە ساڵ لەوێ ئوتێل ئەزمەی ئەتێچێتە سەر یعنی ئوتێلەکان وردەوە ئەزمەی زۆرتریان ئەچێتە سەر گرانە بن هۆکاری گواستنەوە مەسەلەن پاس و نەقڵ و ئەم شتانە هەمووی ڕوو لە گرانبوون ئەچێ ینی بە شێوەیەکی گشتی ساڵ لە دوای ساڵ زیاتر گرانیەکە لە سعودیەوە دەست پێکە ئەرە وەڵا باش ئەو ڕێکاری ئەم ساڵ کاک حاجی ئامانج بە شێوازی ئەلکترۆنی هاوڵاتیان ناوی خۆیان نووسی و با بڵێن ناوەکان لە تیر و پشکێکی ئەلکترۆنیە دەرچوو بەراورد بە ساڵانی دیکە کە لە ڕێی ئەوقافەوە بە فۆرمێکی کاغەزی ئەکرا جیاوازێکی چی بوو ئەم ساڵ باشتر بوو ئەم ساڵ بۆ ئەم ناونووسین و خۆتۆمارکردن ئەلکترۆنی هیچ پارەیەک وەرگیرا یان نە شۆزەم ساڵانی دیکە 50,000 وەرگیرا لە ئەو کەسانی فۆرمیان بڕەکردەوە بەڵێ ئەم ڕێکاری ئەم ساڵ کە ئەم سیستەم ئەلکترۆنی ئەمە بەڕاستی ئاسانکاریی زۆر بۆ هاوڵاتیان هەموو کەس دەتوانێت لە ماڵی خۆیەوە ناوەکەی پڕکاتەوە زۆر بە ئاسایی نەک ئەوەی کە بچێلێ مەسەن جاری وا هەبوو چوی لێ سەرگرتنێکی زۆری تیا و ئیزدیحام و نووسنگەکانی حەج و عومر و دایرەکان قەرباڵغی زۆری لەسەر بەهۆی زۆری خواستی هاوڵاتیان لەسەر فەریزەی حەج بەڵام ئەم سیستەمە کە دانا لە ئەساسە بەڕاستی ئاسانکاریی زۆر بوو بۆ هەموو هاوڵاتیان هەموو کەس لە ماڵی خۆیەوە ئەیتوانی زۆر بە ئاسانی ناوی خۆی تۆمارکەوە الحەمدولیلا تا حەدێکی زۆری سەرکەوتوو بۆ تا ئێستا تەنانەت ناوی احتیاتی تیا یعنی ئەو کەسانی کە مەسەلەن هەیە ناوی دەرچۆ بۆی ناکرێت سەفەرەکەی بکات بەڵام دواتر احتیات هەیە لە دوا احتیاتەکانە خەنە شوێنی ئەوان هیچ بڕەپارەیەک ئەم ساڵ وەرگیرا لە بری خۆتۆمارکردن نەخێر وەرنەگیراوە نەم بیستەوەرگیراوێنی من ئاگادار وەرنەگیراوە زۆر باز لە نرخەکە ئەکرێ ئەم ساڵ گرانتر بوو ئەمە بۆ چیە گەڕێتەوە بەراورد بە عومرە زۆر نرخەکان والله وەکو عەرزم کردن جارێ بە ئێستا مەوسمی عەمرێ بە شتێکان عەرز دەکەم ئێستا ئێمە هەتا ئەم هەفتەی ڕابردوو بۆ عومرە نرخ خەرزان بوو لە کوردستانە لەم هەفتەیەوە یعنی تقریبا 3-4 ڕۆژ 5 ڕۆژە ئەزمەیەکی یەکجار زۆر دەستی پێکردووە لە مەدینە ماشەڵڵا لە هەموو جیهانە بەگشتی مسلمانان ڕوو لە زیاد بوون ڕێژەی مسلمانان بەرزە بێتەوە کە مسلمانان زیاد ئەکەن خواستی حەج و عومرەی زۆر زیاد دەکا بە تایبەتی ئەوروپا بەگشتی زۆر کەس کە لێ خوا هیدایەتیە و دێتە بازنەی ئیسلام و حەزەکە خێرا بچێ سەفەرێ بکە یان عومرە بکەیان ئەوە بەڕاستی یەکێک لە هۆکارەکان کە بەگشتی خواستی حەج و عومرە زۆر زیادی کردووە طبعاً کە خواستەکەش زیادی کردووە بەداخەوە وەکو پێویست ئەو ئوتێلانی ئەوێ بە تایبەت مەدینە زۆر زیادی نەکردووە یعنی لە ئاستی پێویستان نیە لە ئاستی ئەم هەموو داواکاریانیە کە خەڵگێ بۆ عومرە ئێستا بەڕاستی حالیان لە مەدینە تەڵەبێکی زۆر هەیە لەسەر ئوتێل قەینا گرانێکە مثلا بۆ منە هەفتەی ڕابردوو ژوورێک لێ بە حدودی $100 بوو ئێستا نزیکی $200 یەک ژوور بۆ یەک شەو دەستیش ناکەوێت یعنی بۆ نمونە ئێمە چەند جار خەڵک هاتووە لەم هەفتەیە قافڵەمان ئیزناو لەبەرەوەی وتمان عیبارە بین ژوورمان دەست ناکەوێت لە مەدینە نەیبین باشترە مەبەست چییە خواستەکە زۆرە لەسەر حەج و عومرە لێوێش ئاستی ئوتێلەکان یعنی ئەو ڕێژەی کە هەیە کەمە بە تایبەت مەدینە مەکە فراوانترە شوێنی دوورش بێ خەڵک بە پاس هاتووەکە ڕاهاتوە بەڵام مەدینە خەڵک هەر ڕاهاتوە لە نزیکی حرەم بێ نزیکی حرەمیش هەرو کۆمەڵە ئوتێلی تیا سنووردارە دەست ناکەوێت ئەزمەی لەسەر و گرانە ئەوەی شەکل لە هۆکارە سەرێکەکان بەڕاستی بۆ عومرە بۆ حەجش بە هەمان شێوە ساڵ بە ساڵ گرانە بێ لێ باش کاک حاجەگە هەر بین بەراوردی عومرە و حەج بکەین بەڵێ عومرە کەمترە ینی ڕۆژەکانی کە ئەمێنێتەوە ئەو کەسێک کە ئەچێ حەج زیاترە بەڵام جیاوازی نرخەکەش زۆر ینی بۆ نسەگەر کەسێک بە
ڕێی وشکانی بڕاوازم ناگاتە ملیۆنە دینار بۆ عمرێک وانە نزیکی $500 باش بەڵام ئەم کەسە کە هەر بە ئەوەش بڕوا بە وشکانی بڕوا بۆ حەج نزیکی 6 ملیۆن دیناری وازانم ئەبێ هۆکاری ئەم فەرقە زۆرە چییە؟ والله حەج تەڵەبی زۆر لەسەر ئەمە خاڵێک لە خاڵەکانە کە با بڵێن هەموو شتێکی گرانە لە مۆسیمی حەجە لەوێ هەموو شتێک گرانە ئەمە خاڵێکی تر مەسەلەن لەوێ ئوتێل ئەژیرێ بۆ مۆسیمە بۆ نمونە ئێمە لە ڕەمەزانە ئوتێل ئەگرین بۆ ڕەمەزان یەک مانگی کامل ئوتێلەکە ئەگرین مەسەڵێ ژوورێک بۆ ئەوەندە 1000 ریال بۆ یەک مانگە مۆسیمی حەجیش بە مۆسیمە کە ئەچی ئوتێلەگری کابرا ئوتێلەکە دەتاتی ئەڵێ بۆ مۆسیمی حەج مۆسیمی حەج لە یەکی دیلحیجەوە تقریبا دەست پێ عەفو یەکی دیلقاعدەوە یعنی مانگێک پێش حەج کابرا ئوتێلەکە تەسلیمەکە تۆ توانی مانگە پێش حەج وەریگری حەجیشی تیاکە ئەتوانی مانگە دوای حەجیش تا طبعا ئەو خەڵکە خۆ بە ڕۆژ و دوو ڕۆژ ناتوانێت بێت و بگەڕێتەوە بە جەدۆلەوە بەسەرێن وەڕۆن یعنی مۆسیمەکە جاری وایە تۆ دوو مانگ ئوتێلەکەت بەدەسەوەیە یعنی سەبەبی سەرەکی گرانی حەج بە دەرەجەیەک ئوتێلە لە کاتی حەجیشا لێوێش طبیعەتیان وایە لە کاتی حەجا شتەکان گرانەکەن کاک حاجی سەبارەت بە ساڵانی ڕابردووتر کەس هەبووە مەسەڵەن خەڵکی وا بۆ چەند ساڵ ناوی نووسی ناتۆتەوە بۆ ناو هاتنەوە ئەوەی بە شێوازی ئەلکترۆنی بوو ینی ئەوە مەرج بوو یان ئەوە تا بۆ منە کەسێکەر ئەو ساڵیش نووسیبێتی خێرا ناوی هاتوتۆ چۆنی بوو بۆ ئەوە ئەوەی کە حەجی کردبێ مەسەڵەن لە خلالی ئەم 7 ساڵی ڕابردووە کە ناوی ما بێتەوە لە سیستەمی وەزارەتی ئەوقافە مەسەڵەن بۆ منە وای دانێ من 10 ساڵ لەمە پێش حەجم کرد ئەو کاتە ئەو سیستەمە کارانە بۆ لە وەزارەتی ئەوقاف ناوم لە وەزارەتی ئەوقافە نییە کە من حەجم کردووە لە سیستەمەکە ئەوێ ئەگەر ئێستا ناو پڕکەمەوە لەو سیستەمەی کە تازە دانراوە احتیاجی وەرێک دێ سیستەمەکە بەس ئەگەر لە مودەی ئەم 6 ساڵی ڕابردووە کە سیستەمەکە لای ئەوان هەیە ئەگەر حەجم کردبێ وەکو هاوڵاتیەکە ناوم نووسی بەچووم بۆ حەج سیستەمەکە خۆی قبولی ناکە ئەڵێ ئەم کەسە حەجی کردووە وەری ناگرێ ئەی بۆ تەمەن و ئەوانە چۆن بۆ تەمەنیش هەتا 7 ساڵ قبول بوو بەس لە سەروی 7 ساڵەوە سیستەمەکە وەری ناگرێ یعنی هیچ ڕێژێک وەرناگریان چەند کەسێک وەرەگرێ وەری ناگرێت هەر سیستەمەکە کەس وەرناگرێت ساڵی ڕابردوو ڕێژەیەکیان نارد ڕێژەکەی تر هەندێکیان تەنانەت معاملەیشیان کردبوو دوایی لە بەغدا و لە سعودیەوە تەبلیغیان کردن کە ئەبێ لەو ڕێژەیە زیاتر وەرنەگرن ئەمانش معاملە و پارۆشتەکانی جێڕای بۆ هاوڵاتەکان کاک حاجەکە کەسێک ناوی نووسی بێت بار هۆکارێ بێت وفاتکە یان نەخۆشکەوێ یان هەر هۆکارێکی دیکە بربەستێ دروست بم کەسە نەتوانێت بچێ بۆ حەج ئەتوانێت کەسێک لە جاتی خۆی تەشخیصی بکە بۆ نمونە باوکێک ئەتوانێت کچەکەی خۆی ژنەکەی خۆی کوڕەکەی خۆی برایەکی خۆی بنێرە لە بری خۆی یا ئەوە ناتوانێت لە ساڵانی ڕابردووە کە سیستەمەکە ئۆتۆماتیکی نەبوو بەم شێوەیە مەسەلەن بۆ من کەسێکم ناوی دەرچوو بنێتوانی من هەوڵما بچم کەسی دەرەجەیەک مەسەن وەکو جەناب فەرموو کوڕ و باو یان خوشک و برا یان جنومێت ئەم حاڵەتانە ئەچووم عریزەیەکم تەقدیمەکە لیان لە نووسنگی مەسەلەن سلێمانیان لە بەڕێوەبەراتی گشتی لە هەولێر ئەموو حاڵەتەکە ئێمە ئاوایە فڵان کەس بۆی ناکرێ من نتوانم لە جاتی ئەو بچم ئەوان سەیری وەزعەکەیان نەکرد ئەگەر کەسەکە نزیک وایە بیان زانەیە کڕین و فرۆشتن و تیجارەتی پێوە ناکرێت چونکە بەداخەوە خەڵکی وا هەبوو ناوی دەرەچوو ئەیوو من ناشم بەس هەوڵیا بیفرۆشێتەوە بە مەبلەغی پارە بە هەبوو بەڵێ ساڵان ئەیانویست بیکەن خەڵک بەڕێوەبەراتی گشتی و وەزارەتی ئەوقاف بۆی ڕێگری بکەن لەم حاڵەتە کە کڕین و فرۆشتنی تیانەبێ وایە نەکرد کە کەسی دەرەجەیەک تەمان کە من ئەگەر بەرام دەچێت بە منی نافرۆشێت یان خێزان و ئەمانە کڕین و فرۆشتنی تیانابێ ئێتر هەندێک جار خۆیان سەیریانەکە لیژنەکە ئەگەر بە گونجاوی ئەمزانێ ڕەزامەندیان بۆ دەرەبڕی و ئەو کەسیان قسە شوێنی ئەو بەڵام ئێستا ئەم سیستەم ئەوەی نەهێشتووە چونکە سیستەمەکە خۆی ئۆتۆماتیکیە ئەو کەسەکە ناڕوە تەسەسولەکانی دوای ئەو احتیاطەکان ئەنێرن لە جاتیەوە بەڵێ کاک حاجی سەبارەت بە ئەوانی کە تەمەنی ئەن نەخۆش بنیان تەمەنیانەوەی ڕێگەدراوە کەسی کەیان لەگەڵا بێنە دەبێت خۆی بێت مەسەڵەن کەسێکە 7 ساڵە هیچ پشکینێکی بۆ ئەکرێت کە ئەمە لەوانەیە لەوێ نەخۆش پێ لەوانەیە خواستە وەفاتکە کۆمەڵ شتێ لەو بابەتیانی هیچ شتێکی وا هەیە ساڵانی ڕابردوو لیژنەی پزیشکی هەبوو بەس ئەم ساڵ ئەم سیستەمە ئەمە جارێ مەرحەلەیەکەمە بەس ناو دەرچوونەکەیە ئایا لە مەرحەلەی دووهەمە مەسەڵەن تەمەنەوە وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەراتی حەج و عومرەوانە بڕیارێن ئایا لە مەرحەلەی دووهەمە ئەم کەسانە کەین بۆ ناونووسین ساڵانی پێشوو وابوو مەسەڵەن من ناوم دەرچووە ئەبێ بچم پارە تەسلیم کەم جواز تەسلیم کەم ئەبێ خۆم شخصیان بچم بۆ بەڕێوەبەراتی ئەو شاری کەلیت معاملەکە بکەم ئەوانیش ساڵانی پێشوو سەیریانە کرد ئەم کەسە ئایا توانای ئەوەی هەیە بڕوا بۆ حەج ئەگەر گونجاو بواە معاملەکەیان بۆ بەڕێ کرد بیستومە و بینیوشمە کە چەند کەس
تەمەنی زۆر بووە مەسەلەن لەسەر عەرەبانە بووە توانایی نەبووە ئەبێ بە زەحمەت و ئەرک بۆ دەوروبەر وتوانە بەڕێزیان تۆ بە کەڵکی ئەم سەفەرە یعنی توانات نییە کاڵێن بەکەڵم بەسمەوەی توانای ئەم سەفەرت نییە تۆ لە جاتیەوەی کە خۆت بڕۆی بۆ حەج و هەم خۆت هیلاکەبی هەم دەوروبەر پێوت هیلاکە بن بۆ نمونە کەسێک بنێرە لە جاتی یان کەسێک لێ حەجت بۆ بکە ئەمە مەسلحەتە لە بەڵێ ئەوە هەموو ساڵان ئێستا مەرحەلەی دووەمی معاملاتەکە دەست پێ نەکردو ڕەنگە خۆیان ئیجراعاتی وەش بکەن کاک حاجی ناڕەحەتی و هیلاکیەکان چۆن نییە چییە لە حەجە وەڵاهی حەج لە ئەمرەیە تۆزێک هیلاکەبیجا حەج بە حەقەت مەشەقەتی زۆرە بەڵام لەگەڵ مەشەقەتەکەیشا چێژی زۆرە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم إنما الأجر على قدر المشقة ئینسان لە ڕۆژانی حەجە مەسەن لە هەشتی ذیلحیجە دەست پێ کرێت دوو ڕۆژ پێش جەژن پێ ئەوترێ هەشتی ذیلحیجە یوم التەرویە و ڕۆژی دواتر یوم العەرەفە ئەو ڕۆژی عەرەفەیە و دواتر ڕۆژانی جەژنە حەج مەشەقەتی زۆرە مەسەلەن ناڕەحەتی زۆرە ئینسان بە ئیحرامەوە 4-5 ڕۆژ لە هەشتی ذیلحیجە کە ئیحرامە بەسێ هەتا یەکەم ڕۆژی جەژن ئەو 3 ڕۆژە واجبە کە تۆ لە ئیحرامە بی ئەگەر بە تەمەتوع بیکە ئینا ساڵانی پێشوو خەڵک ئیحرامیان بە حەجە بەست هەبوو 1 مانگ لە ئیحرامە بوو هەبوو 40 شەو لە ئیحرامە بوو ئەمە قورسە بەڕاستی بەڵام تەمەتوعەکە ئاسانە خوای گەورە ئاسانکاری کردووە ناڕەحەتی زۆرە ئینسان هیلاکە بێ بەڵام لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتیە چەنە ناڕەحەت بی ئەوەی تریش ناڕەحەت بی زیاتر چێژی لێ وەرەگری تەنها شوێنێکە تەنها سەفەرێکە کە ئینسان جستی زۆر ماندووە لێ بەڵام لە ڕووی ڕۆحەوە زۆر ئاسوودەی ڕۆحیت هەیە لەو شوێنە بە پیرۆزە یعنی هەموو ناڕەحەتیەکان چێژی خۆی هەیە هەموو قەرەباڵغی و ئیزدیحام و پاڵە پەستووە و هەموو ئەمانە بەشی خۆی چێژی خۆی هەیە ڕاستە کاک حاجی بێنە سەر بابەتی ڤیزا ئەمە داخلی وڵاتێکی دیکابین لە ئێستادا چەند جۆر وڵاتی سعودیە چەند جۆر ڤیزەی هەیە ینی ڤیزەی حەج ڤیزەی عومرە ڤیزەی گەشتیاری ئەمانە جیاوازن یان جیاواز نین و ئەنجا شتێک بڵاو بۆ ماوەی لەمە پێش باسی 3 مانگ کراوە بە 1 مانگ ئەمە چۆن بوو ینی بۆ نمونە تۆم دوێن لەگەڵ برایەک باسم کرد وتی خەڵک غەڵەت تێگەیشتووە لە 1 مانگە سەفەر ینی ئەبێ سەفەرەکە بکەی بەڵام کە داخلی سعودی هەر توانی 3 مانگ مێنیتەوە لەسەر ڤیزە هەنێ قسەمان بۆ بکەی ڤیزە لە سعودیە زۆر زیاتر لە 10 جۆر ڤیزە هەیە ئەمە بە کورتی چەندانەیەکیان کە خەڵک زۆر بەکاریێنێ ساڵانی پێشوو ڤیزەیەکە بوو پێوترا ڤیزەی زیارەی شەخسی مثلا من کەسێکم لە سعودی داوەتنامەیەکم بۆکە ڤیزەیەکم بۆ وەرەگرێ بۆ 1 دانە ساڵ ئەتوانم لەو ساڵەیە حەزەکەی هەموو ڕۆژێ بڕۆ وەرە مەجاریتەیە فریە ڕۆشنەکەی بۆ ساڵێکە ئەمە زیاری شخصی ڤیزەیەکی تر هەیە ڤیزەی سیاحە ئێستا سعودیە بەڕاستی زۆر گرنگی بە کەرتی گەشتیاری ئەدا زۆر هەوڵەیە وڵاتەکە بەرەو گەشتیاری بەرێ زۆر شوێنی گەشتیاری کردوێتەوە کە بۆی کە بە حسابی خۆیان بەرنامەیان وایە لەمە و دوانە عین ساڵانی داهاتووە چەنە داهاتیان هەیە لە حەج و عومرە ئەوەنە زیاتر لە گەشتیاریشە داهاتیان هەبێ یعنی ڤیزەی گەشتیاری هەیە ڤیزەی زیاری شخصی هەیە ڤیزەی تیجاری هەیە مەسەلەن من کەسێکم تیجارم لێ معمەلێک هەیە وەکالەتێک هەیە ئیشێک هەیە ئەچم لەگەڵ شەریکەیەکی و ئیتیفاقەکەم وەکالەتی وەرەگرم ئەو شەریکەی یان ئەو شەخصا توانێت دعوەتێک بۆ بکا بە ڤیزەی تیجاری ڤیزەی تیجاری هەیە ڤیزەی عومرەوە هەر مەفتوحە ڤیزەی حەج هەیە ڤیزەی تەشیرەی مجاملە هەیە مەسەلەن من لەوێ بڵێن نەک ئێمە هەر زۆر کەسی تر لەوێ ڤیزەیەک هەیە پێوترێ ڤیزەی مجاملە بۆ حەج چۆنە ئەم ڤیزەیە بێژگە لەم حیسەی کە ئەدرێ بە وڵاتان طبعا سعودیە هەموو وڵاتی حیسەی خۆی پێدا ئەمە بەڕەسمی حیسەی حەجە بەدەر لەوە تەشیرەی حەج هەیە پێوترێ مجاملە مجاملە چییە مثلا دەسەڵاتدارانی ئەو وڵاتە مجاملەی هەموو عالم ئەکەن بە پێی حەجمی وڵاتەکە بە پێی بۆ نمونە ئەتر ئەوەی کە خۆیان بەرنامەکەی خۆیان چۆنە خۆیان نەزان بۆ نمونە وای دانێ بە عێراق 500 تەشیر ئەدەن بە مجاملە 300 ئەدەن بە بەغاجاری وای 200 ئەدەن بە هەولێر مجاملەی بۆ نمونە ڕئیس عەشرەتەکە هی ئەندام پەرلەمانەکانەکە هی ڕئیس جمهورەکە ڕئیس یعنی بە پێی بەرنامەی خۆیان ئەمە لە ساڵانی ڕابردووە هەبوو ئەم تەشیرەی پێوترێت تەشیرەی مجاملە هەر بە ڕەسمیەکی بۆ حەج بەدەر لە حیسەی حکومەت ئەمە هەبووە ساڵانی پێش و مەسەلەی ڤیزەی عومرە کە جەناب فەرمووت ڤیزەی عومرە هەتا ئەم 2 هەفتەی ڕابردوو کاتێک کە تەشیرەکەت وەرەگرت هەتا 3 مانگ سەلاحیەتی هەبوو سەفەری پێ بکەیت یعنی تۆ بۆ نمونە مانگی 1 ڤیزەکە وەرەگری هەتا مانگی 2 3 مانگ تا مانگی 4 توانی سەفەری پێ بکەیت لەو ڕۆژێشەوە کە داخلی سعودیابی ئەو توانی هەتا 3 مانگ بمێنیتەوە ینی 6 مانگ 6 مانگ حسابکە 6 مانگ بەڵام ئێستا سەلاحیەتەکەیان کەم کردوتەوە بۆ 1 مانگ یعنی تۆ ئەمڕۆ ڤیزە وەرگری هەتا 1 مانگکە ئەگەر سەفەرت کرد
ئەتوانی سەفەری پێ سەفەرت پێنەکە دوای مانگە ڤیزەکە دەسووتێ ئەبێ جارێکە ڤیزە وەرگری بەڵام جارێ سەلاحیەتەکەی بۆ 3 مانگ هەرماوە یعنی تۆ ئێستا داخڵە بێت توانی تا 3 مانگی کە بێنێتەوە بەڵام کە نزیشی ڕەمەزان ئەبینەوە لە ڕەمەزانە سەلاحیەتەکەی مانەوەکەی ئەوی مدە ئیقامەکەی ئەویش کەمەکەنەوە یعنی واتە لە کۆتایی مانگی ذیلقەعدە نابێ لە 15 ذیلقەعدە نابێ هیچ عمرەکاری لێ بمێنێ بەرەوەی مەوسیمی حەج دەست پێکە خۆیان لەسەر هەموو تەئشیرەیە نووسن بۆ نمونە کۆتاییەکەی یەکی ذیلقەعدەیە لە بیدایەتی مانگی ذیلقەعدە نابێ کەس لێ بمێنێ عمرەکار معاملەی حەج دەست پێکەن کاک حاجی کەسێک بێت بە جۆر لە جۆرەکان وەکو ساڵانەی دیکە بەو ڤیزانە بڕوات و تووشی کۆمەڵ ناڕەحەتی و گرتن و ئەوانە بێتەوە لەوانەیە وا بیرکاتەوە بڵێ لەوانەیە پێم نەزان لەوانەیە بوون و فێڵێ بکەم شتێ بکەم لەبەری تێچۆکەی ئەم لە 7 ملیۆن زیاترە ئەو کەمترە چۆن ئاگاداری خۆیان بن تا چەندەمە لە ڕووی یاساییەوە لەوانەیە قورس بێ بۆیان جا لەوێ پۆلیسی تۆزێک ناڕەحەتترە ئەوەی کە ئەنیە شتێک بەسەر بێت بچیتە پۆلیس و ئەو جۆرە بابەتانەوە لە ڕاستیە ئەو ویزەی ساڵە تقریبا 1-2 ساڵ لێرە هەبوو ئێستا حالیەن لە پارەوە ویزەی ساڵی لە کوردستانە نەماوە وەستانیان سعودی وەسانی هەر بۆ کوردستانیان بۆ وڵاتانی دیکەش بۆ کوردستان نەماوە بەس ئەوروپا هەر کەسێ جوازی ئەوروپی پێبێ هەر تەقدیمی ویزە بکە یەکسەر ویزەی بۆ نمونە سیاحی ئەیەنێ بۆ 1 دانە ساڵ توانێت سەفەری پێ بکە جوازی ئەوروپی پێکا توانێت حەجەکەشی پێ بکە بەڕسمی ناتوانێت حەجکە ئەو ویزەیە مەسەلەن بۆ گەشتیاری نووسراوە بۆ سیاحەت نووسراوە لە مەوسیمی حەجە لەو مانگی ذیلقەعدە و ئەوانەیە ذوالحەجە ئازاد نییە لە ناو مەککەیە ئەگەر بمێنێتەوە با بڵێن بە نایاسایی ئەمێنێتەوە بە شێوێک لە شێوەکان خۆی شارێتەوە لە ماڵێکە لە شوێنێکە زۆر ناچێتە بازار زۆر ناچێتە حرم ئەمە بڵێن نایاسایی وەکو یاسایی بەڵام ئەم ویزەیە نەک ئێستا چەندین ساڵە هەیە و دەیان ساڵیشە خەڵک بەپیتوانە هەبوو حەجی پێکردووە و هەش بۆ مەسەلەن گیراوە نەیان هێشت و حەجەکە وەکو یاسایی نیە ئەم ویزەی کە بۆ یەک پێڵێن ویزەی ساڵی ئێستا هەر نەماوە لە کوردستان بەڵام لە ئەوروپا و هەندێک وڵاتی ترماوە بەڕسمی ناتوانانی حەجی پێ بکەی بەڵام بە ناڕسمیت تا ئێستا خەڵک خۆی هەروردەوە ئەڕوات کاک حاجی لە کوردستان یا با بڵێن لە عێراق نەماوە حکوومەتی سعودی ئەم جۆرە ڤیزەیە نادایان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ڕایانگرتووە ئەمە یەک دووەم هۆکارەکەی ئەو کە لە 1-2 ساڵی ڕابردووترا ژمارەیەکی زۆر لە عێراق و لە هەرێمی کوردستان بەم ڤیزەیە حەجیان کرد ئەوە بووە کارەکە لەو ساڵەوە کە ئەو 2 ساڵەمەوە پێش بوو خەڵکیێکی یەکجار زۆر وەکو باسییان کرد ئێمە لێوێ بووین ئێمە بەڕسمی چوین بۆ حەج ئەیان و 9 ملیۆن 500,000 بەس میسری لێیە بێجگەلەوەی 100,000 مەسەلەن ئەندەنوسی و پاکستانی و یعنی ئەمە حسابی ئەگەر عێراقی لە چاو ئەو وڵاتە گەورانە کەمترین ڕێژەمان لێوێ بووە و نەکەرە و ساڵش وەکو عەزم کردی ڕەنگە 10 ساڵ لەوە پێشیش بەردەوام هەر هەبووە و هەر ئەش بێت خەڵک چونکە تام بە شێوەیەکی گشتی خەڵک تامەزرۆی حەجە حەجیش نیسبەتێکی کەم با بڵێن بەڕسمی ئەڕوا نیسبەتەکەی تری خەڵک حەزەکا بڕوە هەیە گوێی لەوە نییە ناڕەحە دەبێ هیلاک ئەبێ ئەگیرێ بەڵێ خۆ نامگرن بۆ نمونە ئەگیرێم ئەم بەنەوجد قانونەکەیان وا بوو ئەو ساڵە خەڵکیان لە مەکە ئەگرت ئەیان بردە جدە لە یەکسەر بەرەڵایەنەکەدن یعنی حساب کە 2 ساعات 3 ساعات 4 ساعات سجن بوو لە پاسەکە لێ بەرەڵایەنەکەدن کابرا لەو لە ئەسواد GMC بوو هاتەوە مەکە لە ڕۆژی عەرەفە الحەمدولله خەڵکەکە ئەوەی کە من بزانم لە 9 خەڵکەکەی حەجی کرد الحەمدولله جانی مەبەستەکە چییە؟ سعودیە خۆی ئەم ڤیزەی ڕاگرت بوو بە زەجەیەکی ئەعلامی گەورە ئەو ساڵە خەڵکێکی زۆر مرد بە تایبەت میسرێکی زۆر مردن من خۆم چەندین جەنازەمە بینی لێوە کەوتبوو لە لای جەمەرات لە سەجادەکان لە شوێنەکان بەرگەی گەرماوینەکەیانە گریان سبحان الله ئەو ساڵە گەرمایەک بوو گەرماکەی زۆر بەقووەت بوو تاقەت بڕووکە ئینسانیش تەبیعەتی وایە مەسەن تۆ زۆر لە شوێنێکی گەرمابی ئەتاسێ ئینسان تاقەت و توانای نامێنێ خزمەت گوزاریشیان نەبوو مەسەلەن شوێنێکی فێنک نەبوو ئاوی سادیان نەبوو کە شوێنە ڕسمیەکان هەیەیان بوو بەس ئەمان چونکە با بڵێن بە نایاسایی هاتم شوێنێکی وا نەبوو کە تیای ساحەتکەن ئینسانیش تاقەت و توانای محدودە لە حەدی بە تایبەتی خەڵکی بە تەمەنیش کە من چەند کەسمان ئەبینی خەڵکی بە تەمەن و تەحملی وەزعی ناکرد و فاتێ کرد کاک حاجی سەبارەت بە ئیدامەدانی ئەو خەڵکە زۆرە هەم بۆ حەج هەم بۆ عەمرە چۆنچۆنیە بازەوەی بێ سەبر و تەحملێکی زۆرە هەبێ زۆر کەس کە بەشدارە بێ لەگەڵتانە ئەڵێ وەڵای بە چەندین پارەی من ئەمە ناکەم ئیشە ناکەم مەبەستە پێ حەملەدارەکان بەڵێ ئەوەی لە ڕاستیە
هەر ئەسڵەن خزمەتکردنی حاجی عومرەکان ئەمە شەرەفێکی گەورەیە، یعنی تۆ سەیری حکوومەتی سعودیە کە مەسەلەن یەکێکە لە دەوڵەتە گەورەکان مەریشی سعودیە کە لە ئاستێکی زۆر گەورەیە حساب کە لە چاو وڵاتانی ترە لەقەبێکی بۆ خۆی داناوە بە خۆی ئەڵێ خادمی حەرەمەینی شەریفەین وانە، یعنی خۆی بە خۆی ئەڵێ من خزمەتکاری ئەو دوو حرەمە پیرۆزم. ئەمە شەرەفێکی گەورەیە بڕاستی. حملەدارەکان مەسەلەن کۆمپانیاکان مامۆستا بەڕێزەکان یعنی خوا ئەگەر ئەو شەرەفەیان پێ ببەخشێ خزمەتی میوانی ماڵی خوا بکەن ئەمە شەرەفێکی زۆر گەورەیە. هەروەکو چۆن لە ڕابردووی شا لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکانێک هەبوون وەکو بنەماڵی عەبدولمەتەڵیب چی ئیشیان چی بووە ئاویان داوە بە حاجی، خزمەتکاری حاجی بوون. خەڵکی تر هەبوو مەسەلەن بنەماڵی هەوا هەبوو کلیلی کەعبەیان بەدەست بووە، خەڵکی تر هەبوو یعنی ئەو ڕێگایە ڕێگایەکی پیرۆزە ئینسان چەنە خزمەت بەو میوانانەی ماڵی خوا بکە ئەوەنە خۆی بە شەرەفمەند ئەزانێ، ئەوەنە هەسەکە پشکی گەورەی بەرکەوتووە لەو شەرەفە کە خوای بەخشێ بوێ. ئەژینا لە ڕاستیە وەکو جەنابتانە فەرموون یعنی بۆ نمونە تۆ قافلەیەکی حەج دەگەڵا بێت نزیکەی 45 حاجی، ئەم 45 حاجی جاری وایە هەریشی خەڵکی مەنتیقەیەکە، هەیە کەم تەحەمولە، هەیە زۆر لەسەر خۆیە، هەیە بەگەرما قەڵسە، هەیە بەسەرما قەڵسە، یعنی ئەنواعی تەبیعەتی تایە تەعاملکردن و تەحملکردنی ئەم 45 کەسە بەڕاستی سەبری ئەوێ. بەڵام تۆش لەبەر خاتری خوای گەورە ئەڵێ خوای گیانەمانە میوانی ماڵی تۆن جاری وایە کابرا نازانێ ئەچێتە لای مەسعەدەکە وەکو پێویست نازانێ بەکاربێنێ قسە بەتەوەڵێ، جاری وایە نازانێ وەکو پێویست خزمەت گوزارەکانی تر بەکاربێنێ ئەڵێ خەتای فڵان کەسە. مەبەست چییە؟ ئەو بەڕێزانی کە دێن بۆ حەج بەڕاستی خزمەتکردنیان شەرەفێک و شانازێکی گەورەیە. ئیتر حەملەدارەکانیش ئەلحەمدولیلا زۆربەیان بەو نەفەسەوە ئیشەکەن، بە گیانی خزمەتەوە ئیشەکەن. ئینشاءڵڵا بەئیزنی خوا پشکی گەورەیان بەرکەوێت لە ئەجر پاداش. باشە. بابێنە سەر کۆمپانیاکان و پرسیارەکە هەر لەسەر ئەو لەسەرەوە بمێنینەوە. لە هەرێمی کوردستان ژمارەیەک کۆمپانیای زۆرمان هەن. ینی بەبێ ڕێکلام پاڕەزانی چێکە لە کۆمپانیا ئەکتۆین دایکەکان بۆ کۆمپانیەکانی تر. ئەم کۆمپانیانە ڕبحێکیشان دەسەکەوێت قازانجیەکان لە حەجیش و لە عەمرەش دەسەکەوێت بێگومان. بەڵام ئەتوانین بڵین کاک حاجی بەڕاستی کۆمپانیەکان دوای یەنە سەر بابەتی حکوومەت لە ئاستی ئەو بەرپرسیارەتیدان ئەو پارەی کە وەریەگرن ئەتوانن بە باشی و بە چاکی دایە حاجیەک مامە حاجیەک گەنجێک چوزام کەسێک کە زۆر باش ئەو شاعیرە نازانێ کوور بیشی زانی تا بە عەمەلی نەچیتەوێ هەر وەکویان نەزانی بێ. کۆمپانیەکان توانین بڵین لە ئاستی ئەوەدان ینی لە ئاستی خزمەتکردنی خەڵکە باشن. سەرەتا حەزەکەم عەرز کەم کاک داناگیان مەسەلەی کۆمپانیەکان بۆ حەج و عومرە فەرموود جەنابەکە هەمویان ڕبحیان دەسەکەوێت. لە حەجە نزیکەی 10 ساڵەوەی کە من بیرم بێ کۆمپانیەکان یعنی خۆبەخشانە خزمەتی حاجیانەکەن. نزیکەی 10 ساڵەوەی من بیرم بێ وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە نەم 21 دینار با بە کۆمپانیا بە حەملەدار. بەس ئیمتیازی حەملەدارەکە چییە؟ ئەوەیە کە خۆی بە خۆڕایی ئەبا بۆ حەج. یعنی مەسەلەن من بڵێن ناوم دەرەچێ بۆ حەج وەکو کۆمپانیا وەزارەتی ئەوقاف پارە لە من ناسەنێ، مەسەلەن ئەو 50 وەرەقەی کە هاوڵاتی ئەیە من نایدەم، ئەوە فەرقەکەیە. ئەژینا هیچ با بڵێن حەقێکی تر نادا بە من بڵێ بۆ منە نەفەری 50 دلار دەین بەو کۆمپانیا لەبەرەوەی خزمەتی ئەم حاجیانەکە. یعنی واتە حەملەدارەکان لە حەجە داهاتیان نادرێتی حکوومەتیشیان ناداتێ، بەڵام ئەوەندەیە کە خۆیان بە فری ئەڕۆن. ئەو مەسەلەی کە ئایا لە ئاستی پێویستانیان نا بەڕاستی کوردەواریاڵی پەنجەکانی دەست وەکو یەکوانین، هەمووی وەکو یەکوانین، خەڵکی وای تایە کۆمپانیای وای تایە شایانی ئەوەی بەڕاستی تەقدیر بکرێ ڕێزی لێ بگیرێکە زۆر دڵسۆزانە خزمەتی ئەم عومرەکار و ئەم حاجیانەکە. ئەمە جێی شانازێ بەڕاستی زۆریشی تایە الحەمدولیلا لە بابەتە و هەروەها خەڵکیشی تایە کەم تەرخەمە وەکو پێویست ئەرکەکەی خۆی بەجێ ناگەێنێ. ئەمە جێی خۆیەتی کە بەڕێوەبەراتی گشتی وەزارەتی ئەوقاف خۆیان لیژنیان هەیە بەردەوام لە ناو خەڵکەکە جێی خۆیەتی خۆیان هەم پاداشتی و کەسانە بکەن ئەگەر بە دەستخۆشیەکیش بێ کە خزمەتەکەن بە معنای کەلیمە و ئەو کەسانش کە کەم تەرخەمن جێی خۆیەتی کە محاسبە بکرێن و ڕێگەیان پێ نەدرێ بەڕاستی کەم تەرخەمی بکەن. حاجی بەشێک لە ئەو کەسانی کە بەشداریان ینی دێن بۆ فەریزەی عەمرە زۆر گلەیەوە دەکەن بۆ شوێنەکەیان زۆر دوورە یان خواردنەکەی بە دڵی ئەو نییە تا چەند گرنگە تۆ بۆ ینی شوێنێکی پیرۆزاتی بۆ عیبادەتێکی گەورە هاتووی ینی کۆمەڵەشت هەیە وەلای بنی ئەوجا تۆ بەپێ ئەو نرخە ئەو پارەیە کە داوتە ینی ئەوەیە ینی تۆ ئەگە پارەی زیاتر بێ منەزانم ینی خۆم گەشتی عەمرەم کرد و پارەی زیاتر بێ ئوتێلێکی زۆر نزیکتر ئەتوانی لەوێ دەستەبەر بکەین. لە ڕاستیە بە تایبەت ئەو کەسانەی کە یەکەم سەفەری عومرەیان بێ پێشەوەی کە سەفەرەکە بکە ڕەنگە لە دوورە وا گومان بەرەیە کە مەسەلەن حەرەم مەسجد الحەرام هەم لە مەکە هەم لە مەدینە بڵێن مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینە
لەوانەیە وا گومان بەری ئوتێلەکە بەرامبەر مزگەوتەکەیە لە کاتێکە لە هەموو شوێنێکی دنیا بۆ هەموو شوێنێک وایە ئینسان چەند دەرەجەیەکی مەسەن دەرەجەی VIP هەیە دەرەجەی اعتیادی هەیە دەرەجەی اقتصادی هەیە خەڵک بە شێوەیەکی گشتی بە ئاستە اقتصادیەکە با بڵێن ڕاهاتووە لەبەر چی لەبەروی هەرزانە یعنی جاری وایە بۆ نمونە لە کاتێکە عمرە بە 900 دلار یان بە 800 دلار کۆمەڵێ برای بەڕێزیان عمرەکاری ئازیز ئەیانێ بچن بۆ عمرە جاری وایە لەگەڵ 7 کۆمپانیا 8 کۆمپانیا 10 کۆمپانیا تەلەفۆنەکەن لای تۆ بەچەنە لای تۆ لەکوێ بۆ نمونە 20 دلار هەرزانتر بێ 10 دلار هەرزانتر بێ حەزەکە هەرزانترین نرخ وەربگرێ و ئەو سەفەری پێ بکە جا مەبەستم چییە بە شێوەیەکی گشتی خەڵک تەڵەبی ئەم شتە بەرنامە اقتصادیاکە ئەژنا بەرنامەی هەتا VIP هەتا بۆجی سەعاتەکە کە بەرامبەر حرەمە لە مەدینەش بە هەمان شێوە تێدی زۆر ئێمانە هەمووی هەیە بەڵام تێچوەکەی دووقاتی ئەو ڕەنگە زیاتر بێتەوە خەڵکیش حەزی بەوە نیە زۆرینەی خەڵک کەمینەیەک هەیە حەزەکەن مەسەڵەن شوێنەکەیان زۆر باش بێ و گوێیان لەوە نیە چەنی تێچێ بەڵام زۆرینەی خەڵک حەزەکە مناسب بێ کەمی تێبچێ وەکو جەنابیشە فەرمووت ڕاستە بە حەقەت ئینسانێکی بۆ ئەو سەفەرە پیرۆزە جێی خۆیەتی کە ئەوە داڵغە و دڵی لای خواردن و خەو ئەم شتانە نەبێت تۆ ئەچی بۆ شوێنێکی پیرۆز وەکو وایە تۆ لە دەورەیەکی دەڕۆژیابی با هەوڵ بەی ئەم دەڕۆژە زیاتر خۆت تەفەڕۆخی بە عیبادەتەوە بەڕاستی باش کاک حاجی وڵا کاک دەنێر بابەتەکە گرنگە چەند دقەیەک لە تەوری دووەمی حەزەکەی خێنە سەرەوە بینە سەر ئەوەی کە ئێستا خەڵک فێر بووە بە خێزانی یان کۆمەڵە برادر من و کاک دانیار و کاک هەردی و یەک دوو براد کۆ بینەوە بەساری خۆمانە چین بۆ عومرە حەجەتوان ڕشتی وا بکرێ 4-5 برادر یا خێزانێک کۆ ببنەوە ویزەی حەجیشیان پێ بەڵێ ئەو ناویان دەرچوو خۆیان نەتوانن بڕۆن بۆ حەج یان ناتوانن ئەگەر ویزەی حەجت هەبێ تۆ مەسەلەن بە تیاری ترانزیت ڕۆی بە تیاری عێراقی ڕووی ساڵانی ڕابردوو تەنانەت ویزەی ساڵیشی هەبووە احتیادی داخلی سعودیا بووی بە سیاری خۆت بەڵام ویزەی حەج کەمە زۆر کەمە هی ئەوە نییە کە تۆ خێزانێک مەسەلەن ناوی دەرچیە بە تایبەتی مناڵ لە خوار 18 ساڵ و هەر نایدرێتێ ویزەی حەج ئەوەش هەیە لە سیستەمی حەجە ئەجینا تۆ بەس ویزەی حەجت هەبێ ئەتوانیت بۆ نمونە وای دانێ قافڵەکەی کە تۆ ئەوەی هەیە بە شێوەیەکی گشتی ئیشی حەج وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرەتی حەج و عومرە ئەوانە سەرپەرشتیەکەن ئەوانیش بە بەرنامە خەڵکە نێرن بە تەسەسول بۆ نمونە من حاڵەتێکی زۆر زەرورم هەیە دەوامم هەیە ئیشم هەیە تەکلیفەکەم لێ ئەوانش بە عریزەیە بە شێوازی ئەڵێن کاکە حاڵەتەکەی خۆ بگەینە پیان ئەڵێم من لە ئێستایا کە 20 ڕۆژی ماوە بۆ حەج ناتوانم سەفەرکەم ئیشی زۆر زەرورم هەیە هەندێک جار ئەوان موافقەت بۆکەن ڕزامەندی بۆکەن ئەڵێن کاکە مادەما تۆ خۆت لە سەحسابی خۆت بۆ نمونە بە تەیارە دی یان بە ترانزیت یان بە هەشوازێک ئەمە عینوانی ئوتێل و تەفاسیلەکەیەتی بۆ خۆت دەتوانین لە کاتێکی درەنگترا بێ بۆ ئەوێ من ساڵانی ڕابردوو چەند کەسم بینی و حاڵەتەیان کردووە بەس بە شێوەیەکی گشتی حەج هەمووی بەو بەرنامەی لەبەرەوەی لە ساڵێکا یەک جارە اینجا وەزارەتی ئەوقاف خۆیان سەرپەرشتیەکەن ئوتێلەکانیان وا تەوزیع کردو مەسەڵەن قافڵەیە گەنێرن بۆ مەدینە قافڵەیە گەنێرن بۆ مەکە جاری وایە ئوتێلی مەکە حازر مەدینە حازرنی ئەینێرن بۆ مەکە بە پێی ئەو جەدوەلەیە کە خۆیان ئوتێلەکانیان حازر بۆ شێوەی نێرن بەڵگا حاجە سەبار بوو پرسیارێکێک دانا بۆ ئۆتۆمبیل گەشتکردن گرنگترین ڕێنمایەک چییە تا چەند گرنگە کەسێک بە تەنیا نەڕواکە یەکەم جاری بێت بۆ ڕێگەکە شارەزانە بێت بەداخەوە زۆر جارەی بینین هەم خەڵکی وڵاتی عێراق هەم وڵاتانی دیکە بوون تووشی ڕوودای هاتوچووە بن بۆی نە شارەزان لە ڕێگاکە چکە شەو ڕۆژی تی ئەکەوێتەوە ئەین تۆ لەوانە شارەزان تا چەند گرنگە ئەمە ئەگەر بکرێ دوو ئۆتۆمبیلێکێکیان پێشتر سەفەری کرد بیان بە تەنیا نەچی تا چەند گرنگە بەڕاستی مەسەلەی ڕێگە خۆم ڕێگایە کە کراوەتەوەمە زۆر باشە ساڵانی ڕابردوو ئەم ڕێگایە نەبوو تەنها تیارە بوو ئەزمەیەکی زۆرە بوو لەسەر تیارە جاریوە ئێمە قافڵەمان بلۆ جارەوە 10 ڕۆژ بەس لە موعیدی خۆی دواکەوتەوە 10 ڕۆژ بەس دواکەوتن بێژگەلەوەی کە ڕەمەزان بۆ مەسەلەن مانگێک لێوێ بووین بۆ بە 40 شەو یان 15 شەوی ئەخیر لێ بووین بۆ بە 25 شەو 10 ڕۆژ 12 ڕۆژ هەفتەیە بەس دواکەوت هەمووشی کولفەیە و بەستە ئەخیر بێژگە لە کولفەکەی یعنی تووشی زۆر ناڕەحەتیە بووین لەگەڵ عومرەکارەکانە کابرای و کاکە بمنێرەوە من ئیشم هەیە ئیتیزام وێزانی خەتای تۆیە دەوامم هەیە ئێمەشمان کاکە و خطوتی جەوی عێراقی خۆ دەسەڵاتی منێ بە جەدۆل خەڵک هاتووە بەڕیز دەیان نێرێتەوە ئەیوو کاکە ئیشیم هەیە کاکە من دەرەکرێم فەسڵە کرێم لە شوێنەکەم ئەگەر بە سیارە هەیە بە سیارە بمانێرەوە ئەنواع ئەشکال بەچیمانێت بەس بمانێرەوە جام بەستم ئەم ڕێگایە کە کراوەتەوە ڕێی عەرعەر و حودود بە کە خەڵک بە بەڕێڕەوە ئەمە بەڕاستی زۆر باشە بۆ عێراق بەشێکی زۆر ئەزمەی تیاری کەم کردەوە ئەمە خاڵێکی تر
ئەو بەڕێزانی کە ئەیانوێ بڕۆ خەڵکی زۆر هەر حەزەکە ئەو ڕێگا و بانوشتە ببینێ یعنی نیمچە سەیرانێک حساب بکە ئەڕۆن لەکوێ تااقەتیان هەم زیارەت هەم تیجارەت لەکوێ تااقەتیان بوو لا ئەیەن لەکوێ تااقەتیان بوو ئەخەون مەسەر مزگەوتیان شوێنیان ئوتێل ئەم ڕێگای بەڕاستی زۆر زۆر باشە بەڵام وەکو کاکە فەرمووی ئەگەر کەسێک تحملی ڕێگای دووری نەبوو بە تەنیا نەڕوا باشە هەموو سیارەیە کە ئەڕۆن من هەر برایەک هەواڵە پرسی ئەڵێم ئەگەر دوو سایق بن کە من خەوم هاو ئەو لێ کوڕی ئەو خەوی هاو من لێ کوڕ ئەمە باشە یان زۆر زەخت لە خۆمەکە بڵێ من ئیلا ئەبێ بە 15 ساعت گەمە مەدینە زۆر زەخت ئینسان تااقەت و توانای ئینسان سنووردارە لە حەدی خۆی زیاد زەخت لە خۆی کە تحملی سەیتەری نامێنێ بەسەر سیارەکەیە بەداخەوە کە ڕووداوی زۆر ڕوویا و چەند کەس وەرگەڕان و چەند کەس حادیسەیان توش بوو دەعمیان توش بوو بەڵام ئەگەر ئەڕۆن دوو سایق بن کێشەی نییە ئەگەر سیارەکەیانشان سیارەی مەزبوط بێت تحملی ئەو ڕێگاوبانە بکە ئەمە بەڕاستی شتێکی باشە کاک حاجی گلەی یەکەیە لە حکوومەتەکرێ من نازم تا چۆن ئەمە ڕاستە من جەنابوو خاوەنی کۆمپانیاک ئەگەر ڕاستی کەیتەوە کۆمپانیەکانی دیکە کە خەڵکە بن بۆ گەشت و گوزار بۆ ئێران بۆ تورکیا بۆ وڵاتانی ئەوروپا زۆر ینی کێش و گیر و گرفتیان بۆ دروست ناکرێت لە کۆمپانیاکی حەج و عەمرە هەر کەسێک لە کۆمپانیاکەوە ئەمراکە بۆ ڕوونە بە فڕۆکەیەک لە مەتار نازم 50 دلار چەنە بڕێک لەو کۆمپانیا بۆ هەر نەفرێک وەرەگیرە یان لەسەر حدود هۆکاری ئەو چی ئەنی ئەم زەختە خرێتە ئەنی حکومەتی خا لەسەر کۆمپانیەکانی حەج و عومرە بێگومان دوجار خۆ ئێوەش گیرفانی خۆتان نایدەن ئەبێ لە گیرفانی ئەو هاوڵاتی بێن هۆی ئەمە چی قسەتان لەگەڵ لایانی پەیوەندیدار نەکردو ئەمە لابرێت دەڕاستی ئێمە چەند جار مەسەن داوامان کردووە چەند جار باس کراوە حتا چەند جار گوێم لێ بۆ لە پەرلەمانیشا باس کراوە مەوزوعە بەحەقەت وەکو تۆ فەرمی ئەم 50 دلار کە وەرەگیرێ ئێستا بڕۆ لەو مەتاری سلێمانیان لە هەولێر لە هەموو عێراقەوە بۆ هەر شوێنێکی دنیا ئەڕۆی کەس ناڵێ دلارێکم بەرێ تەنها بۆ عمرەیە کە ئەچی بۆ عمرە ئیلا ئەبێ هەموو نەفرێک 50 دلار تقریبا بڵێن بە دیناری 132 کە نزیکی 66,000 شتێکی وە ئەبێ پێشەوەی سەفەر کە سوار تایارە ئەوەی سوار تایارەبی یان گرنگ ئەوەی لەسەر ئەم کۆمپانیای ماڵە ئەگەر مسافرەکانی ڕۆشتبی ئەبێ لە مودەی هەفتەیەکە تەسلیمی وەزارەتی ئەوقافیکە ئەمە لە کوردستان لە عێراقیش لە هەموو شارەکانی بە تەسلیمی هەیئەی عولیای حەج و عومرەیەکە ئەم 50 دلار ئەگەر هەڵگیرێ لەسەر خەڵک بەڕاستی ئاسانکاریەکە بۆ خەڵک خزمەتێکە بە هاوڵاتیان وەجهی خۆیەتی بەشی انشاءالله وەزارەتی ئەوقاف لە بەرامبەر چیا وەرەگیرە کاک حاجەوانی ئێوە بزانن واللهی هیچم نەبیست و یعنی بڵێ لە مقابلی ئەو شتەیە چونکە مثلا بۆ نمونە تۆ لە هەر مەتاڕێکەوە بڕۆی خەدەماتی مەتار هەیە تۆ لەگەڵ ئەو خڵوتەیە کە تکتەکەی لێ وەرەگری خەدەماتی مەتارەوەی کە لە مەتار خزمەتەکەن و کە سوار تیارەکە ئەبی مثلا ئەو وەجبەی خواردن شتێکەمانە لە مەتار وەرەگیرێ خەدەماتی مەتار ئەخرێتە سەر تکتەکە ئێمە پاری تکتەکەین پاری ئەوەشی تایە بۆ نمونە زەریبەش کە ئەدەین کۆمپانیەکان زەریبەی هەموو عومرەکارێک جارێکە زەریبەش ئەدەین بە حکومە بەس ئەم 50 دلار یعنی نازانم هیچ سیاقیشی قانونی نبینم لە ڕاستیە ئیتر ئایا وەختی خۆی سەرەتا لە بەغاوە دەستی پێ کرد طبعا کە بەغا دەستی پێ کرد مەرکەزە بە هەموو عێراقا بڵاو بووە ئەگەر خوا بکە لە ئایندە هەوڵ بدرێ بە هەموو لایەن 50 دلار نەمێنێ بەڕاستی خزمەتە بە هاوڵاتیان دەست و چاو خۆش بێ زۆر بەخێوی بەڕێز کاک حاجی ئەمەد پارێزانی خاوەنی کۆمپانیای حەج و عومرە خوا بەخێر بێ دەست چاو خۆش یاخوا دەست چاوی خۆش بێ خوای گەورە هەموو لایەکتان موفەق ان شاء الله هەر سەربەز و پایدار بدەم کەناڵە جوانە ان شاء الله هەر لە برەودا بێ خوا پاداشتان باتەوە دەستان خۆش بێ بۆ هیوای ان شاء الله ئەم ساڵ حەجێکی باش و چاک بنسیبی و کەسانە بکە ناویان دەرچوو بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتیش بگەڕێن بەنسیبی ئەوانەش بێ کە هێشتا بۆ حەج نەچوونەتەوە خاکی گەورە بنسیبی بەڕێستان و هەموو ئەو هاوڵاتی خۆشەویستانی بکە کە تامەزروی ئەو شوێنە پیرۆزن خوای گەورە حەجی ماڵەکەی خۆی بەنسیبی هەموو لایە بکە و خوای تعالی حەجی حاجیانیش قبول کە و ئاسانکاریان بۆ بکە بە سەلامەتی بڕۆن و بێن ان شاء الله. یاخوا بەخێرێت.